بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. شونەتی ڕوقیکردن بەسەر ئەودا واتە قورئان خوێندن بەسەر ئەودا بۆ کەسانی کەوا تووشی نەخۆشی دەورنی بوون بە تایبەتیوانێکەوە سحریان لێکراوە یاخود چاو نەفەس بەریان کەوتووە یان بە شێوەی گشتی جن لە لەشیاندا هەیە و بێتاقەت و دڵ تەنگ و سەغڵەتن ئەش بەم شێوەیە دەبێت دەستنوێژێکی پاک هەڵدەگریت پاشان بە نیەتی نەخۆشیەکەی خۆتەوە چی نەخۆشیێکت هەیە دڵتەنگی سەغڵەتی بێزاری سحر چاو نەفەس لی داوی بۆ نیەتەوە دەبێکی ئای پاکەیەن یاخود سەرشانیەک ئاو یان هەر شتێکێکەوە ئاوی تێ بکرێت پڕی دەکەی لە ئاوی پاکی خواردنەوە پاشان دەمت لە ئاوەکە زۆر نزیک دەکەیتەوە حەوجا سوڕی فاتحە دەخوێنی بەم شێوەیە. أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم من همزه ونفخه ونفثه بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. عبر شوية سي فويلي أكي بم شوية سي فول أواكد أكي وباشان آيات الكرسي دخواني بهمان شوية سيف أواكد أكي ودو آيات كوتاي سورة بقرة دخوانيت آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون ويشبه ما شوية قشتا كوتاي سيجا فول أواكد أكي بلان دبيت دنگ برز بيت أو نيك واخد جول دنگ خود بيت وتجويد باش بيت واتا قرآن خوين بيت اگر خوش نتوانی او دتوانی با کسی که بڵێ کەوا قورئان خوێن بێت بڵێ ئەوەم بۆ بکە. و پاشان ئاەتی 101 لە سوورەتی بەقەرە واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان وما كفر سليمان ولكن الشياطين كفروا به هماشي وآياتك توكتاي سيفول أوكا دكي وباشن آياتي و فلما جاء السحرة قال لهم موسى ألقوا ما أنتم ملقون فلما ألقوا قال موسى ما جئتم به السحر إن الله سيبطله إن الله سيبطله إن الله سيبطله. أجر تواني جارك يان حو جار يان بيان جار دوباركي توا باشان أيش سيجا فول أوكا دكريت باشان أم آياتش وألقي ما في يمينك تلقف ما صنعوا إنما صنعوا كيد ساحر ولا يفلح الساحر حيث أتى. أشبه ما شيء والسيف الأواكد كريت بلان دم الله أواكوني زكبت وصورتي قل يا أيها الكافرون أو جارك ياخد سيجر يان بينجر هاشنك أخو طاقة هبودة تواني بخيني. وصورتي الإخلاص قل هو الله أحد الفلق الناس سيجر بوهجاركي سيجر فول أواكد كريت تكرسيش بها ما شيء ئەوەندە دەخوێنین بەسەر ئاوەکەدا ئەو ئاوەیەکە قورئان دەخوێنی بەسەری ئەگەر ئاوی زەمزەم بێ هەر زۆر باشترە و ئاوی بارانیشی تێکەڵکەی هەر زۆر باشە و گڵای سدریشی تێکی ئەوەشان هەر زۆر چاکە دەتوانی هەم لێی بخۆیت هەم خۆتی پێ بشۆری. ئەوە باشترین چارەسەرە بە ئەو کەسانی کەوا سحریان لێکراوە یاخود چاو نەفەس لیان داوە و ئەو کەسانیش کەوا سحری مەعیدەیان هەیە دەتوانن ئاوی زەمزەم پیاکەن و بەم شێوەیە ڕوقی بخێن بەسەریدا و بیخۆنەوە و هەموو ئەو سحری کە لە مەعیدەیانەیە بەتاڵ ئەبێتەوە بە ئیزنی خوا جاری وهەیە نەخۆشەکە دەڕشێتەوە لەگەڵ شانەوەگە پاشە بەزی بچووکیان شتی ڕەشی لەگەڵا دێتە دەشتی وایە دەوێت بەسکی ناشتە ئاواکە بخورێت بۆ ئەوەی کەوا بە تەواوی سحرەکە بەتاڵ بێتەوە. هیوادارم سوودی هەموو بێت بۆتان. وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه أجمعين.